ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سیدەکان ساڵانە بەرنامە و پلانی خۆمان هەیە بۆ خزمەتکردنی سەرجەم گەڕک و کۆڵانەکان ناو سنتەری قەزای سیدەکان بەپێی ئەو پلانی ساڵی 2023 کە دامان نابوو دوو پرۆژەی هەرە گرینگی استراتیژی ناو سنتەری قەزای سیدەکان کەوتوتە واری جێبەجێکردن پرۆژەکان بە گوتمەی ملیارێک و 506 میلیۆن سەربوجە ئیداری سەربەخۆسەران جێبەجێکرێن ئەم دوو پرۆژە پێک هاتووە لە قرتاوکردنی سێ گەڕەکەی فەرمانبەران و گوڵان و ئازادیە و پرۆژه دومەش ئاوەڕە سندۆقی ناو سنتەری قەزای سیدەکان کە گرفتێتی یەکجار زۆری بۆ ناو سنتەری قەزای سیدەکان دروست کرد بوو بەتابەتی لە زستانان لافا و ئاوێکی زۆر داتی کۆگە بووە بە هاوینانش بۆنێکی ناخۆش بەڵام خۆشبەختانە ئێستا کەوتوتە باری جێبەجێکردندا تا ئێستا تاکو ئێستا سەتا بڵێن 20 لە قۆناغی جێبەجێکردندایە لەگەڵ کۆمپانیەکانیش دانیشتین لە کاتی خۆی کە تەوقیتێکە بۆ داداوە لەو کاتە پرۆژەکان تەواو بن بە تەواوبوونی ئەم دوو پرۆژەی خزمەتێکی بەرچاوینە هەڵاتی ناو سنتەری قەزای سیدەکان ئەکەن پرۆژە ئاوەڕە سندۆقی ناو سنتەری قەزای سیدەکان لەلایەن کۆمپانیا هیمداتەوە جێبەجێکرێت و پرۆژەی خێرتاوکردنی گەڕک و کۆڵانەکان ناو سنتەری قەزای سیدەکان کە گەڕەکی گوڵان و ئازادی و فەرمانبەرانە لەلایەن کۆمپانیاکانی مێزەر جێبەجێکرێت بەو تەقۆیتی کە لۆی دانراوە هیوادارین تاخیرتر نەبی بە تەواوبوونی ئەم دوو پرۆژەی خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیان ناو سنتەری قەزای سیدەکان دەکات.